بسم الله والصلاة والسلام على رسول الله. براني برز خوشويستم ئەم جاران لە خزمەتانە چەند دقەیەقەیەک باسی فەزڵی سەڵاوات دانەکەین لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەر بۆ خۆی پێغەمبەری خوا پێمانە فەرمێت سەڵات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ صلوا علي فإن صلاتكم تبلغوني حيث كنتم. ئەفەرمێ سەڵاواتم لەسەر لێ بدەن بەڕاستی لە هەر کوێکی ئەم دنیا بن ئێوە سەڵاواتم لەسەر لێ بدەن کۆمەڵێک مەلایکە هەیە ئەو سەڵاواتانەی ئێوەم پێگەێنێ. وەکو خۆی ئەفەرمێت إن لله ملائكة سياحين في الأرض. خوای پەروەردگار کۆمەڵێک لە مەلایکەی هەیە کەوا بەسەر زەویە ئەگەڕێن يبلغوني من أمتي السلام. سەڵاواتی ئومەتەکەی من پێگەێن. جا تۆ لە هەر کوێکی ئەم دنیا بیت سەڵاوات بدەی لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار کۆمەڵێک مەلایکەی تایبەت کردو بەو سەڵاواتدانە ئەیگەێنە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. بۆیە بە هەمومان بەخیلی نەکەین لە سەڵاواتدان لەسەر ئەو کەسە بەڕێزە و بەڕێزترین خەڵقا کە پێغەمبەری خوایە. هەر خۆی ئەفەرمێت إن البخيل من ذكرت عنده فلم يصلي عليه. بەڕاستی ئینسانی بەخیل و چروک و ڕەزیل ئەو کەسەیە کە ناوی منی لەلا باسەکرێت سەڵاواتم لەسەر لێ نادا. بێگومان لەو کەسە بەخیلتر و ڕەزیلتر و چروکتر نییە کە ڕۆژی بەسەرا تێئەپەڕێ مانگ و هەفتە و ساڵی لەسەرا تێئەپەڕێت سەڵاواتی نادا سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو پێغەمبەرە نازارە چۆن بۆ بەرامبەر ئومەتەکەی ئێمەش ئاوا بێوەفاین بەرامبەر ئەو پێغەمبەری خوا ئەفەرمێت جاری وا هەبووە ئەگریا ینی لە شەو نوێژە خوای پەروەردگار جوبریل ئەنێرە بۆ لای ئەفەرمێ بزانە پێغەمبەری خوا چی ئەوێ ئەویش فرمێسکەکانی ئەڕێژێ و داواکە لە خوای پەروەردگار. جوبریل ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا خوای پەروەردگار منی ناردۆ بە لای تۆ چی داواکەی وا بە کوڵ ئاوا داواکەی دەست بەرزەکاتەوە فرمێز بە چاوی یەتە خوارەوە فەرمێ اللهم أمتي أمتي. فەرمێ خوای پەروەردگار ئومەتەکەم ئومەتەکەم. خوای پەروەردگار جوبریل ئەنێرێتەوە بۆ لای ئەفەرمێ پێی بڵێ إنا سنرضيك في أمتك. من پێی بڵێ من ڕازیەکەم دەربارەی ئومەتەکەی. یعنی ئەو ئاوا بۆ بەرامبەر ئومەتەکەی ئاخ لە بێوەفایی ئومەتەکەی بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یعنی ساڵ و هەفتە و مانگی بەسەرا تێپەڕە سەڵاواتی لێ نادا. ساڵە جارێک بیری ئەکەوێتەوە کەوا یادی بکاتەوە و مەولی بۆ بکا و بەڕاستی ئەمە دوورە لە شوێن کەوتن و هەدی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەدی پێغەمبەری خوا ئەوەیە کەوا سەڵاواتی لەسەر لێ بدەی شوێن سونەتەکانی بکەوی. بەڕاستی سەڵاواتدان ئەجر و پاداشت و فەزڵێکی زۆری هەیە بە تایبەتی لە شەو ڕۆژی جومعەیە. تو هەر سەڵاواتێک لێ دەی برای بەڕێزم پێغەمبەری خوا ئەفەرمێت سەڵاواتێک کە لێ دەی دە چاکات بۆ ئەنووسرێ دە پلە بەرزە بیتەوە لای خوای پەروەردگار و هەروەها دە خراپەت لێ ئەسەرێتەوە ئەبێتە مای ئەوەی کەوا لە قیامەت لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە پێغەمبەری خوایە نزیکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەلامت بوانێرێت. خوای پەروەردگار لای مەلایکەتەکان باس دەکا خێر و بەرەکەت و ڕەحمەت دائەڕێژێ بەسەر خۆت و خاو و خێزان و ماڵ و مناڵتە. ئەمە هەموو فەزڵی سەڵاواتدانە برای بەڕێزم. بۆیە لە کاتی ڕێکرد نابێ لە دانیشت نابێ لە کۆڕ و مەجلیسا بێ با تەقسیری نەکەین کەم تەرخەمی نەکەین. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا يجلس قوم مجلسا لا يصلون فيه على رسول الله صلى الله عليه وسلم. هەر مەجلیسێکە دانشن هەر کۆڕێکە دانشن سەڵاوات نەدەنە سەر من إلا كان عليهم حسرة إلا أبێتە حەسرەت بووان ئەو کۆڕ و مەجلیسە لە قیامەتە. وإن دخل الجنة لما يرون من الثواب. وأجر برونا بهشتي شو هل أبيت ما يحسرته ندامتي بوان لبروي أبين أجر باداشي صلوات دان چنك زورا خفتي بيخوان جخوال بودگار ومان جبكا شوني أو بيغمر نازارو كوين بردوام لخيال من بيتو صلواتي لسلي الدين وياجب كين خوال بودگار هم لا يكمل بختوري دنيا وقيامتك آمين آمين والحمد لله رب العالمين.